بەناوی خدای بەخشندەی میهرەبان بینەرانی عزیز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام عزیزانی بەرنامەی ڕچەی زانایان سەلام و ڕەحمات و میهرەبانی خدای گەورەتان لەسەر بێ. خۆشحاڵ و شادومانین کە لە بەشی دووەمی بەرنامەی ڕچە لە خزمەتی زانای هەڵکەوتو و ناوداری کورد ڕێزار جەنابی مامۆستا مەلا ئەبوبەکری بۆسچێنی لە خزمەتی ئەو عزیز و خۆشەویستە بەردەوامە بین. هەڵبەتە باسی ئەومان کرد کە جەنابی مامۆستایشی عیملاق و پایە بەرز بووە، مامۆستایشی وەمانای کەلیمە زانا بووە، بۆ نمونە هەر تەنها جەمع الجەوامع کە دوا مادەی مەلایەتێ زیاتر لە 30 دانە جار گوتێتەوە. جا مامۆستا ئێرادە و توانایشی زۆری هەبوون، قوتابیەکی زۆر لەسەر دەستی ئەو پێگەیشتن و تێگەیشتون کە ئەمڕۆ لە میحراب و مینبەر و مەدرسە شەرعیەکان دەور و ڕۆڵ و کاریگەریشی زۆریان هەیە وەکو میراتگیری جەنابی مامۆستا. بۆیە پێمان باش بوو لە بەشی دووەمی بەرنامە زیاتر لە خزمەتی مامۆستا بەڕێزانەی کە لە حەڵقەی ڕابردوو لە خزمەتی ئێوە دوان زیاتر درێژە بە قسەکانیان بدەین و ئاشنایی باشتر و زیاتری جەنابی مامۆستا بە خۆمان و بە ئێوەی عزیز و خۆشەویست بکەین. بۆیە تا دواسەتی بەرنامەی بەشی دووەمی بەرنامە لەگەڵمانە بەردەوام بن. ژیان نامەی مامۆستا مەلا ئەبوبەکر بۆسکێنی، ناوی تەواوی ئەبوبەکر فەرخەی ئیبراهیمە، لە عەشیرەتی سەکرە، ساڵی 1895 لە گوندی جیرەی ناوچەی پشدەر لەدایک بووە. لای کۆمەڵێ مامۆستای ناودار زانستە شەرعیەکانی خوێندووە، بۆ خوێندن ناوچەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و سلێمانی و هەولێر و کۆیە گەڕاوە. دوجار لای مەلای گەورەی کۆیە بڕوانامەی زانستی شەرعی وەرگرتووە. پاش وەرگرتنی بڕوانامەی شەرعی لە چەند گوندێک بۆتە پێشنوێژ و وتار خوێن و کۆ تا شوێنیش بۆتە مامۆستای مزگەوتی سەید قادر لە ڕانیا. مامۆستای کۆچ کردو لەو شوێنانەی کاری مەلایەتی تێدا کردووە، حوجرەی هەبووە و فەقەی زۆر و باشی پێگەیاندووە کە لە هەردوو بەشی باشوور و ڕۆژهەڵاتی کوردستانەوە هاتوون بۆ لای، بە تایبەتی کۆتا مادەکانی وەکو مختصەر و تەذهیب و بەیضاوی توحفە و جەمع الجەوامعی بە فێقیەکانی گوتۆتەوە، وەک دەڵێن زیاتر لە 30 جار ئەو دەرسانەی گوتۆتەوە. مامۆستا لەوانەکانیدا زۆر ئارام بووە، ڕۆژانە لە بەیانیەوە تا نیوەڕۆ جەمع الجەوامعی دەگوتەوە و پاش نیوەڕۆیانیش تا عەسر فقهی دەگوتەوە و پاش عەسرانیش تا ئێوارە موتەلای وانەی ڕۆژی پاشتری دەکرد. مامۆستا کەسێکی خواناس و زاهید بووە و نوێژی فەرز و سونەتی وەک یەک بووە، هەروەها نەترس و بێباک بووە لە کاتی فتووە و قەزاوەتدا. پاش ژیانێکی پڕ بەرەکەتی زاهیدانە و خزمەتێکی زۆری تەدریس و مەلایەتی لە 12 چواری 1981 لە تەمەنی 86 ساڵیدا لە ڕانیە کۆچی دوایی کردووە، لە گۆڕستانی گردی فەرخەی بۆسکێن بە خاک سپێردراوە. بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی عزیز و خۆشەویستی ڕچەی زانایان، لە بەشی دووەمی بەرنامە بەردەوام دەبین لە خزمەتی یەکێک لە کوڕەکانی جەنابی مامۆستای مەرحوم ڕێزدار جەنابی مامۆستا ئەحمەدی خۆشەویست کە لەو تەمەنەدا لە خزمەتی ئێوەی عزیز و خۆشەویستە سەربردەی ژیانی مامۆستای مەرحومە بۆ باسەکە. لە بەشی یەکەمی بەرنامە تا ئێرە هاتین لە خزمەتی مامۆستاکە بڕوانامەی زانستی وەرگرت. جا لێرە دەمەوێ قۆناغی دوای وەرگرتنی بڕوانامەی زانستی کاتێکە مامۆستا مزگەوت وەردەگرێ، ئەو مزگەوتانەی هەر مزگەوتێک کە بۆ ڕۆیشت و دوای میحراب و مینبەر ئیلا حوزرەی تێدا کردوتەوە، قوتابی گەلێکی زۆری پێگاندووە. مامۆستا زیاتر لە بەمانی باسەکە. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق محمد وآله أجمعين. يا ربي بخير بين سرچاوكم بركتان هنا إن شاء الله أميش أوي كوا متواي معنا ئاگاداری بوون پێتان دەڵێم ئەوی ڕاست و دروستە لە خوایەوە یا ئەوی نادروستیش بوو بەڕاستی لە خۆمەوەیە، ئەوەی دەزانم پێتان دەڵێم ئینشاءالله یاخوا بەخێرنێ سەرچاوەکەم. خالد ڕازبی ئەمە لە بەشیەکەی بەرنامە تا ئەو کاتە هاتین کە مامۆستا ئیجازەی وەرگرت. مامۆستا کە ئیجازەی وەرگرت لە خزمەتی مەلای گەورەی کۆیە گەڕاوە دەبەری ڕانیە، وایە یەکەم جار هاتە کوێ ئەو مزگەوتی وەرگرت کوێ بوو چۆن؟ یەکەم جار لە سەرکەبکان مەلا بووە، چونکە لەوێ هەر گوندەکە ئەوەی کەواژنی یەخواستووە ئەسریلان لە پەنا سەرکەبخانە لەوێ ئەو کاتێ هەروە بۆ مەلاویانامە هەژن بەژ نەبووە، وەکو پێم گوتی بەڵام ئەو خێزانەی لەسەر منداڵی مرد ئەو جار داچێمە هینایەوە هەر خەڵکی سەرکەبکان بوو، بەڵام ئەو خێزانەی داچێمە لە سەیدان بوو. ئەو مزگەوتێکە وەرگرت لە سەرکەبکان چەند ماوە لەوێ دوای ڕۆژ؟ وەڵای بێزەبەت ساڵەکان نازانم، بەڵام لێوە ماوەتەوە. ئیستا دیسان
لەوێ چۆتە چەند لەوێ حوزرێ هەبوو لە سەرکەبکان تەدریسی هەبووە نەکە حوجرە تەدریسی هەبووە جا دەبێت تەدریسە بێت دەبێت جێگاشی هەبوو بێت جا یا لە مزگەوتێ بووە یا مەلایەکی دیشی لێ بوو یا لە حوجرەکەی وێ دەرسی گوتوونەوە دەبێت سەرکەبکان زووتر مزگەوتی لێرە هەبوو بێ لە دواییدا بابیشم لەوێ نەماوە زۆر گوندان گەڕاوە شوێ معلوم لە پشتاشانێ بووە بابی ئەو مەلاکە مالەی لە 1937 لەوێ بۆلت بووە لەوێش فەقی هەبووە بە شاهید و ئیسپات لە دواییدا ئەو جار چۆتە مەمەندای بەری مەرجێش لێژ ماوەیەکی کەم لە مەلا لە دەبەری ڕانیە مەرگەیە لە بنگردی لە دواییدا هاتۆتا دوو گۆمانیش لە دوو گۆمانیش مەلا بووە ئەو جار لە دوو گۆمان جارێکی دیدا هاتۆتەوە سەرکەبکان لە سەرکەبکانیش نازانم چەند ساڵ ماوەتەوە لە 1940 کە بە ئیسپات پێیان گوتووم ئێوە 48 هاتوونە بۆچێنی هاتۆتە ئێرە 13-14 ساڵان لێرە ماوەتەوە لە 48 هاتێرە گوندی دیشم بەدەستەوە نەگە بڵێ لە دوای 61 ئەلێرە چوینە سوڵتانە دەی کە شەریکە کە حکوومەتی مەلیکی دروستی بووی بۆ بەحراویان گوندەکەی هینابوونەوێ کە بابم چووەوێ تەماشای کرد ئەوە مزگەوت هەیە دوژورێکیش هەیە نەجەماعەتە و نەجومعی و خەڵک هیچ لە دینی وا شارەزان نەبوون والله سەرزەنشتی کردن کوتی ئەدیەوە مسلمان نینە چۆن دەبێ ئەوە بێ مزگەوت ئەوە پیس و پۆ خەڵبێ مزگەوتەکەی خاوێن کردەوە ژوورەکەی خاوێن کردەوە ئەو جا فێری جومعە و جەماعەتی کردن فەقی ڕاگرت ئەرێوەڵ یەکێک لەو فەقییان ئێستا لە بیرمە مەلاعی ئیسێوی ئێستاش ماوە یعنی ئەوەی تو کە دەڵێ مامۆستا هەر مزگەوتە کە لەوی چوبی ئللا مەدرسەی هەبووە گومان لەوە دانیە ئەو چەند و چۆن بوو ئەوە حەسەب شوێنەکە ئللا لە ڕانی زۆر ماوەتەوە شت پێ بڵێ لۆ لە ڕانێ چتە دەرێ لە ڕانی بەڵێ لە دوای ئەوەی کە لە دوای 64 ئەمە لە 63 هەرابەزم بۆەوە تقریبا زستانێکی چوینە پشدەرێ لە پشدەرێ لە گوندێکی بوون دەیران پێدەگوت ماوەکەی کەم بوو لەوێ بەس جومعە جەماعەتی بۆ دەکردن بەهاری 64 ماڵمان هاتەوە ڕانیە لە ڕانیە کە تەماشای کرد مزگەوتی گەورە مدەڕسی نەبوو ئەو ساڵی چەند بوو ساڵی بەهاری 1964 لە مزگەوتی گەورە خەتیبەکە بوو مامەسە مەلا حاجی پیاوەکی باش بوو بەڵام لانی تەدریسی نەبوو یەکسەر ژوورێک بە مزگەوتی گەورەوە هەبوو ئاوەدانی کردەوە فەقەی ڕاگرتن هەتا وەفاتی کرد لە 64 لە 64 بەڵێ ئارێوەڵە بەخۆی مامۆستا لە 81 وەفاتی کرد لە 64 تا 81 دوو ساڵ نەبێ کە لێرە ئێرە بێمەلا بوو کاکمەلا محەممەدیشم خۆمەلا بوو بەڵام هێندی پێ خۆش خەڵکەکە هێندیان خۆش دەویست وڵی بابە دەبێ بێ ئێرە دو ساڵی هیناوە ئێرە هاتەوە ئەو بۆ شوێنەی لێرەش فەقی ڕاگرتنەوە ئەو جار کە شەڕ ئەو ساڵی چەند بوو دەزانێ دەزانم لە هەفتاکان بوو دو ساڵان هاتەوە ئێرە کە شەڕی 74 لە ڕێکەوتنی 11 ئازارەوە تێک چوو خانووی هەبوو لە ڕانیە یەکسەر چووە خانووەکەی خۆ دیسان دەستی کرد بە تەدریسی لە مزگەوتی گەورەی ڕانیە و لەو مزگەوتەی سید قادی کە نوێژی نیوەڕێمان لە کرد ماوەیەکیش لێ بوو لە بۆ ڕێ ماڵی لە مزگەوتە گەورەکەی زۆر دوور بوو نەیدەتوانی مامۆستا مەلا خەدر باسی کردووە مامۆستا ئەو کاتێک کە لە مزگەوتی گەورەی ڕانیە بوو ماڵیشی هەر لەوێ بوو ماڵمان لەوێ بووە لەوێ بوو باڵێ ماڵمان تۆزێک بەڵام لە مزگەوتێ دوور بوو بەڵێ بەڵام هەر مامۆستا دەڕۆشتە مزگەوت و ئیمام و خەتابەتەکەی دەکرد ئیمام خەتاب نەبوو بەس متەڕیش لە مزگەوتی گەورەی ڕانی ئیمام نەبوو نەخەتیب بوو نە ئیمام بوو بەس مدەڕیش بوو لەوێ چۆن ڕێگان پێدا بووی کە مامۆستا بەستە ئەوکاتی هێندە ئەو حەسار و شیوانە بوو لەسەر مەلای مامەسایەکی دیشە بوو بۆ وتار و بۆ نوێژەکە مامۆستا مەلا حاجی خواافریکا پیاوێکی چاک بوو ئەو خۆتبەکە ئایدی بوون یعنی مامۆستا لەکەینەوە خۆتبەی نەما خۆتبەی کەم خوێندوینەوە بام ئەگە لێرە بۆ خوێندوینەوە لە ژیانەکە مەلانە بووی دەنەبام بەس تەدریسی کردووە ئەگەر تەمەنی هەمووی خۆی لە تەدریس سەر ئارێوەڵا خەریک تەدریسی هیچ کاتێک بێت ئارێوەڵا ئەلێرەش جا بۆ ئاگاداری پێ دەڵێم جاری وا بوو کاکمەلا محەممەدی حەمدا زیرەک بوو مەلایەتی تەواو نەکرد وەڵام زیر دەیگوت محەممەد وەرە ئەتوو تارەکەی خۆتبەکەی بخوێنێ وەڵا ئەتوو هەوەنتر لەمت لە بۆ ورتارە ئەوە قسەوی بوو ئەوەی کە پێویست بوو باسمان کرد لە ژانی مامۆستای سەرەتای تەدریسی تا ئیجازەی دواتریش ئەو مزگەوتانی کە مامۆستا چۆن دەڵێ
بەرنێژی و تاری تێدا خوێنێتەوە دوجاریش لە مزگەوتی گەورەی ڕانیە بەڵام ئەوەندەی کەدا بڕە لە تەدریس ئەگەر بزانی چەند تەمەنی لەبەر نەخۆشی نەیتوانی بەردەوام تقریبا لە دوای هەفتەوە حەوت باب نەخۆش بوو هەتا ماوەیەکی زۆر نەخۆش بوو کاکمەلا محەممەدم لەگەڵی شووە یعنی 4-5 ساڵێک ئارێوەڵا بردە کەرکوشە عملیات شتیواکرا دوایی زۆر بێهۆش و ئەوە بوو هۆشی هەرما بوو بۆ لە نوێشکردن وشتیوە بەڵام نەشی دەتوانی بچیتە مزگەوتی گۆرۆخت و پێم گوتی حتا ئەمن لە بیرمە پێیان گوتم وتوانە کورە مامۆستا ئەو مەلایە بوو بە سواری عەرەبانی دەستی دامبر ڕان لە کێشا دامبردە مزگەوتی گەورە لە دواییدا هاتە مزگەوتی مەلاقاتی ئەوی ئەوڕۆ کەسەی نەی دەتوانی بڕواڕەیەەکە دوو بەس هەردەیان برد پێشی خۆش بوو ئەوستەوان بەخۆ داوای خۆی بوو داوای خۆی بوو بۆ خۆی پێخۆش بوو جا ئەوە تەواضع بوو ینی خەڵک سواری عەرەبانی ئەوا بێ بەس لە دواییدا ئەو لە دوای هەفتە نەخۆش بوو نەخۆشیەکەشی زۆروانە بوو بەس تەمەنی هەبوو نزیکی دەتوانم بڵێم 1970 ساڵ دەبوو 1970 ساڵ وفاتی کرد ئەوەی کە باسەکە وفانا تەمەنی 83 ساڵ بوون منە لە ڕیواتێک لە ڕاتێشتر تەکا سێ بەسەر بە زۆری زۆری تەریز کردووە بەس مامۆستا دەکرێت بڵێن هەتا تەمەنی 80 ساڵی دا نەبڕە لە تەدریس دا نەبڕەوە لە تەدریسی ئللا وەکو ئەوت پێ دەڵێم کە زستانێکی لە دەیرێ بووین 63-64 ماوەکە کەم بۆ مزگەوتەکەش حجرەی نەبوو ئەوەندە داڕادەنا ئەگەر یەکسەر هاتەوە ڕانیە حجرەی ئاوادان کردنەوە مامۆستا تەمەنی ئێوە پڕ لە خێر و بەرەکەت بی گۆڕی مامۆستاش پڕ نور بی ئینشاڵڵا سواسی جەنابەت دەکەین هەروە تەندروست باشتان کە ئینشاڵڵا و عاقبەتی ملیاکان بەخێر بژێڕێ زۆر سواس بۆ جەنابەت جا بەحەقەت مامۆستا هەم بەعیزەت بوو هەم زۆرش بەدین بوو زۆر بە دینەکەی بە ئەندازبیانی بەردەوام کە دەهات ئەوە دەبوو ماوەی سونەتی دەکردن ئەوجا لە دوای دەرسی پێدەگوتین ینی بەردەوام دەستنوێژێر هەبوو ئەجا مامۆستا خوا عەفوی کە سیفەتی چاکی زۆر بوو وەکوی چاوی لە دەستی خەڵکیەوە نەبوو ئەنی تەقریبەن مە ئیسفادەم زۆر لێ کرد لەو سیفەتەی کە بەعیزەت بوو چاوی لە دەستی خەڵکیەوە نەبوو ئەنی هەتا بۆ خۆی بۆ نمونە ئەمە ئەو کاتی زۆر لە خزمەتیدا بوو دوو مانگای هەبوون وارداتەکەی ئەو دوو مانگای بوو ماڵەکەی لێرەکان لەوێ بوو جا هەموو زۆر ڕۆژێ ئەغڵب ڕۆژان دەنگبوو مامۆستاگە ئیشتە بوو لە خزمەتدا چون ئەم لە ئیشتیوا شارەزا بوو دەستوین لەگەڵی جیامان بۆ دێنا تەمان پێم لە ئەو وەزی مامۆستای کردەوە مامۆستا بەو تەمەنێ ئامادە نییە تەنازول بە هیچ کەسێکی بکە لەنا مامۆستا هەموو کەس دەیناسی ئەگە بیست وایە لەوانەیە هەر لە بۆسکەین چەند ئەرزیان دەدا ئەرزیشی وەرنەگرت لەو هەم بۆسکەینەی ئەرزشی وەرنەگرت دەیگوت نابێ بکەڵک نا جا مامۆستا مەلا ئەبوبەکر لە دوای ئەوەی ئەوجا کە خەڵک دەهات بۆ شەرعی ئەوانە نەدەشتو بڵێ پارێ بڵێ پارەم بدەن نوێ پارە هیچ گوێنیدا لەبەر خوای دەیکرد لەبەر خوای دەیکرد بە حەقەت من لەو بارەش ئیسفادەم زۆر لێ کرد کە عیزەتی زۆر بوو زۆر بە عیزەت بوو زۆریش بە قەناعەت بوو زۆریش بە دین بوو ئەلحەمدولیلا ئەمە لێرەکانە جامە جوانم لە خزمەت دەخوێن لەگەڵ شەرح مەنهەج ئەو لە ئاخر خۆڵکیدا ئەو دەرسانم لە خزمەت دەخوێن لە ئاخیریدا ئەوەکی مەلا خاتێکم بەڵێ کە هاتمە سەر ئیجازەیەتی بڕۆ لای مەلا وڵای ئیجازی وەرگێمی زۆر پێ ناخۆش بوو یەکتم ئەوستا من ئەوە لە لای تۆ چەند دەمێکە لە خزمەت تۆ لێرکانە لای تۆ خوێندم تاوەکە بۆ وەڵڵاهی مەلا خات لەبەرەوەی ئیجازە خێر بەرەکەتی گەورەیە و شەرەفێکی گەورەیە لەبەرەوەی یەک بێک هەتا دەستە و سەر پێغەمبەری ئەو سیلسیلەیە لەمە نامێت و لەو خێر و بەرەکەتی بێبەشبی بۆیە قەیناکە ڕۆ لە لای ئیجازە بگیرە هەر کەسیشکە بە هەر قبولی نەکە بە خۆی ئیجازەکەی تێکەیسی ڕۆزە مامۆستا بەکرد ئەو سیفەتە چاکانی زۆر بوو ئەوجار زۆریش بەدین بوو معدل ئەوە کە دەهات دائما دەچوون بۆ لای هەتا جاری وا شەوێت چوون بۆ لای ئەوە لە ماڵی خەریفی سونەتان بووە
يا خريج سنة يا خريج قرآن كنبو يعني أو ديانتك أو عند بدين والحمد لله هذا درس كان شيء زور لبر عند عالم بو يعني تقريبا عند شهر زابو تيجيش يقول هات فاو كتابك اللي بزربو بعد يدفعني داين دتوا زور عالم لكاتي نك اللي لخلاصير بس لخلاصير ملاش ليبو ما صايب عليان في تقول أو زور عالم بو دنا لدوائي وك أو نما أو ذن لما وصل بك عالم تنقل بيجدر بيتوين ليجي عالم تلوشاك تنقل بلا ما وصل بك سمرزع بو زور عالم بو زور بدين بو زور متقي بو والله إيش كشيء هو كشيء كمان يبقى توردوا ليه توردوا زور لسنا حقي بالله زور شاك توردوا عالم بك عبري في بابك هنده بيعزني بيتبدل في أي وقت تيجي شكل هذا برنامج في موني والله أنا أتفرج بجا دنا وشي كزور هدي في منو لسقو يمكن لبره يبانيان كده هاد بدرسه يكسر دي كاتش سور طبعا دستي بخندستان حتى وقت نيورو تاني ورو دستي بدك أجل الدويدة جماعة يكون دروشتوا بجماعة عصي دهاتوا درسي شرعي من داي دواي جماعة داي نيوران دخبن والله تا دوري عصري درس شرعي في دقوتين شنك عادة دوابو فمستعيدة كان دو درسيان هاو درس شي شرعي درس شي علمي درس علمي كي باني في دقوتين درس شرعي كسري خست باز نيورو دهاتو دوبار في دقوتين والله يروي كم داوام اوه ما مستعان شاولو ما مستعبر رزانه بكان لهم صفات ساكن لباري درس قتنوي لباري تقوى وعبادات لباري همو أشتانا بشم خوشا أو ما مستعناش بين كان يعني آثار كان بمي بزر نبي زي سابون بنا موسى كمال هو كريتي اللي قال أوكاك أحمدي هل بشم كريم موسى الله بكري الحمد لله موسى كمال دكتوراه الحمد لله إنسان باشا هم بدين وبعزته تقريبا صفات ساكن بابي تدهم يبابيلي بابينا بابيلي بابي شهر بيشاك بابي الأخير ده هذا الموسى درس لي بابي الأخير زازارة زعما لبر بديني موسى لبر عالمي موسى الأخير ده خلص وصيني هاد ملان ما وقتين إلا بيه أي لبر كتنصى الله لنا يندابد لناس كان دن لقريان سوى ما بدو بوسكني زعما هم جاري لبر أو كان ده عالم بو لقل ملان سيد عبد الله بو خلشي شهر السيني بو زور عالم بو زور بديني بو اللي الرسوين بناو أو وانا كده أرزان ده هم توتنشيوا بو دسوين بوسكين بو درسه درسمان دخلون دو زاد هاتينو يعني هم رجع أو رجعني كدرس أبو دسوين اللي درسه كمان لخدمة دخلون دو زاد هاتينو بو إيركا وخير يوز مصر إن شاء الله خواص زوداتهم أوها أو إيش بيروزة شكبو لو أنا تو أقاش اللي نبي زور كسي كهي إسبادي لو وظيفة كدي بيني يعني بخويني يعني بو سيبتي شاك وأنا يوهي كذو كان يدبت ما مستا يوهي قسكان يدبت ما مستا والله يوهي عيني كذو كان كابا كتماس أي هرسو كوتكي دكا بيتك باس بوانا بو مجوانا بن كذو كان يدبنا ما مستا إن شاء الله يوس كذو كانت بهمان شو إسبادي لي بدين شو الدنيا إن شاء الله. ما مسامل أبو بكر ك تبيني ذكر سرنج ددا لروي برجو بوشاك وطبعا هو هيش باكو بختبو بس زور ساده بو دنيا بكم قربو و كاتش وناسراو بو ك لنزيكي دا صلاة داران ناكوي وزور بيتماع بو بنفسه بهوا بو أو صفتان براسي بو همو كزجوانا بلا متايبتي بو أهل علم بو ما مستايان زورم بيخوشا هر ما مستايك لسمي بري بيغمبر دا وصي عليه الصلاة والسلام لم يحراب كيدا بيش نوجي دكا شاوي هر لونا بي أهل علم بي بلكو بي أهل عمل بي
عیبادەتی تاعاتی ڕەوشتی ئاکاری حەقبێژی ڕاوەستاوی دامەزراوی نەلەخشاوی خۆ دووریگرتنی لە تەماع و لە دنیا و لە ئەهلی دنیا لەوە کە زەفەری پێبەرن و لەوە کە بەکاری بێنن مامۆستا مەلا بەکری ئیشێک گولەوانە هەڵبەتە من بیرۆریەکان لەبارەی مجەنای مامۆستاوە کە من لەبەرەوەی کە من ئەو 5 ساڵی کە پێ ڕاگەیشتوم لە واتە لە دوی ناوەندی و من سلێمانی خوێندومە ژەنای مامۆستاش لە ڕانیە بووە بەڵام چەند جارێک کە بینیومە لە مزگەوت ئەوەی کە باسم کرد ئەو تێبینی و سەرنجانم لەلا دروست بوون خوا پلە و پای بەرز و بەرزترکە و یەکێک لە فەضیلەتەکانی مامۆستا مەلا بەکرژەوەی کە 3 کوڕی بوون مامۆستا مەلا محەممەد و مامۆستا عەبدوڕەحمان و مامۆستا مەلا ئەحمەد هەرسێکیان مەلان و ئێستا مامۆستا کەمال دکتۆر کەمال مامۆستای زانکۆشە و ئیش مەلایە ئەوەش دیسان شتێکی فەزیلەتە شتێکی باشە بۆی کە ئاگای لە کوڕەکان لە منداڵەکانی خۆی بووە پێی خوێندون و ڕاستەڕێی کردوون خوا پلۆپای بەرز و بەرزترکە ئەو کاتی بنمونە مەسەلە ئەمە فەقێ نەکمان مەلا ئەوەی کە بێدین بەیان نەزەری دەکرد ئەگەر نێزەر کرد دامگرێت بێدینە ئەمەدا مەسەل کە ئەبرا من نەزەرێ بکە ئەجا مامۆستایکی مامۆستا بەکری کە مەلا خزمەتمان خوێندێت بێ چۆن بووێ مامۆستا لە بەکەر بەس ئەوەی کە برایەکی مەسەلە بەس ئەیدەی کرد بەس بە خوای بوو چیکە نەبوو بەس ئەم لەبەر ئەوەی کە مەلا بوو یان لەبەر ئەوەی کە مەلا گوندی بوو یان معاشێ بوو ئەندازم لەبەر ئەوەی نەبوو بەس کە دەهات بەس لەبەر خاتی خوای دەستی بەمەدا هیچ شتێک نەبوو مامۆستا خوا زێدێتەوە خوا ڕەحمی پێ بکە یا ڕەبی ئینشاءڵڵا دەرەجەعاتی بێت کە دەهات مەسەلە پێویستی بۆ نەبووە مەسەلە تەماشای مەی دەکرد تاخۆ ئەخلاقمان چوون ئەگەر بزانی ئەخلاقمان نەتوانێت لەکەنەوە بخوێنیت ئەو بەس لەبەر خاتی خوای دەهات ئاز دەکەن مەلای لە مۆزە بوون لە حکوومەتی مەلای مزگەوتێش بوو کە بڵێ خەڵک یارمەتی بدا ئەمەڵێ وەڵادم مەلا ئەو کاتە عادە دوا بوو هەموو گوندێکی کوردستان هەتا ئەو حیزباتیە پەیدا نەبوو عیدمانە هەموو گوندێکی کوردستان 30 ماڵ دەبێ مەلا هەبێ فەخشێ بێ هەموو گوندەکان تێکرا بەڵام کە حیزباتی پەیدا بوو مزگەوتەکان کڕان بمخر فخير ناتواني بخير نحو الصرف وبلاغة منطقة تفسيره وفقه وحديثة أو كما صار هذا قال كلام أو ما صار لو أنا هم وكو من بي يسيبونه ولا حتى ما شكتب يشبه ذا أو لو كتب أنا طبعا بتعلتي لا فلسفة وكلام هرزول شهر زاب من طبعا آخر كتابي فلسفي كم في هذا المنطق الكلام ده كنت قرايم برهاني في ضرهم أريد يقول أمن لا ما وصل لكلمة وأمزان ما أول ما وصل كان يجي جودة تربو بلان دار وقت شيء اللي احتمال يخوي ده على بالفخير ولا بالدستان بعض الأخوان هذا شو توني فخيان يقول شرح شمسين دخل أو مستعد هو أمش لكن شرح شمسين دخل دیارە مامۆستای خوا لە خۆش بوو مامۆستا مەلا ئەوبەکر بۆسکینی کە مەشهور بوو لە هەموو سەردەمێدا بەرامبەر بە قوتابیەکاندا وا دیار بوو کە مامۆستایەکی زۆر فەسیح و بەلیغ مامۆستایەکی زۆر زانا و لێهاتوو زۆر قوتابی ئیسفادەی لێ کرد مامۆستایان ئیسفادەیان لێ کرد و هەروە مامۆستا پیاوێکی زۆر بەتوانە و بەوزە بوو لە ئاستی دەرزگوتنەوەدا لە ئاستی پێگەیاندنی قوتابیدا و دووبارە بەرامبەر بە کاروباری وەم مەشهور بوو کە مامۆستا مەلا ئەوبەکر لە ئاست هەموو جۆرە کەسێکدا لە ئاست ئاغا دەسەڵاتدار لە حکم و ئەحکامی شەرعیدا زۆر بەتوانا بوو و زۆر بێمنەت بوو زۆریش نەترسانە بوو زۆر بڕیاردەرێکی فەوری و سەرعی بوو بێ ئەوەی بسڵنگێتەوە لە هیچ بڕیارێکی یا لە هیچ کۆسبوتەگەرێکی کە بهێتە پێشووی دامن لە کۆتاییدا داوا ئەپارڕێمەوە لە خوای پەروەردگار لە خوای دلۆڤان
ئەڵم خوای بخاتی گەورەی خۆت و ئیحسان ئیکرامی خۆت و ناوە جوانەکانی خۆت و ئیسمی ئازەمی خۆت و پێغەمبەرە خۆشەویستەکەی خۆت کە محەممەد المستەفا خوایە جگەی مامەستای خوا لێ خۆش بوو بە جەنەت الفردەوس شاد بکەی و جەنەت الفردەوسی بنسی بکەی و لەگەڵ هەموو مامەسایانی ڕابردوو و هەروە بۆ لە دایک و باوکی ئێمەش خۆش بی و قەڵەمی عەفو دابینی بەسەر تاوانی هەموو مردوەکانماندا و ئەوانی دا و باوکو و کەسوکاری باوکو داوکو و کەسوکاری ئێمەدا و ئێمەش بە هەمان شێوە. وبابم لە کاتێکدا کە لێ لە ڕۆی وەستۆتە سوڵتانەجێ ئاوەدانیەکی زۆر پەرپوت بووە مزگەوتێکیان هەبووە چۆر و هۆر بووە بەڵکو دەتوانین بڵێن ماڵاتی تێدا بووە بابم بانگی کردوون مزگەوتەکەی پێخاوێن کردوونەوە و فێری جمعە و جەماعەتی کردوون و ئەوجا فێری فەقێ ڕاگرتنی گرتوون و هەر لەوێ فەقەی ڕاگرتوون دا خولاسەی کەلام بابم بەو شێوەی بووە بەو شێوەی خەریکی تەدریس و تەخسیس بووە و ژیانی دنیاشی ژیانێکی سادە بووە دۆڵەمەند نەبووە ژیانێکی سادەی هەبوو هەر ئەوەندەیە زیوە و گەلێک جار کە هیچ نەبووە بخوا کتێتی سەرکە پیوازەکەم بۆ بێنن وانانی پێ بخۆم بابم ژیانێکی نەویستانەی هەبووە ژیانێکی زاهیدانەی هەبووە و دەربارەی حکم و قەزاوەت و شیوا زۆر بێمنەت بووە هەر قسەیەکی کردوویەتی ساحیبی قسەکەی خۆی بووە و شەرمی لە هیچ کەسێک نەکردووە جوابی هەموو کەسێکی داوەتەوە ڕیایی لە بەرکەت نەکردووە ئەوەی حەق بووە بە هەموو کەسێکی گوتووە گەورەیان گشتکە دەسەڵاتداریان بێتە سەڵات حەقی لە زاری بابە مەرگرتۆ بە قسەشی کردووە و بابم زۆر ئینسانێکی نەفس پاک بووە زۆر بێ عوجبوو بێتەکەبر بووە گەلێک جوانان کە دەرسی گوتۆتەوە لە مزگەوتی گەورەی ڕانیان هاتۆتە خوارێ بە ژادەیدا نەیتوانیوە بڕوات عەرەبانەی دەچی هەبوو نەوی دەبین ساحب عەرەبانەکە دەیگەنێ و سواری دەکەن و دەهێنەوە ماڵێ بابمە هیچ خۆی بە گەورە نەزانیوە کە سواری عەرەبانەی دەچی بێ هێندە بێ نەفرز بووە بە سواری ئەو عەرەبانەی هینایانەوە بۆ ماڵە لە پێش دەرکی ماڵەیاندا بەزانوە. مامۆستا کەسێکی دنیای نەبوو کەسێکی بڵێن قیامەتی بۆ بەڕاستی هەستن ئەوەی بە دنیا نەدەدا هیچ ئەڵتوبارێکی لە بۆ دنیا نەدەکرد بڵێ خۆ دەرخستنێک بێ شتێک بێ علمی مامۆستاش بەڕاستی علمێکی بێن سنوور بوو علمێکی زۆری هەبوو ئەگەر بهاتپایە و فەقەیەک کن مامۆسای دەستکەوتپایە زۆر بە شانازیەوە بوو لە چکونجێ دەرزگوتنەوەی مامۆسای ئەوە بۆ بەڵام لەبەرەوەی کە زۆر بێتاقەت بوو بۆ توانەیەوەی نەبوو زۆر فەقەی شتوالەکەنە مێنیتەوە فەقەیەک دوو فەقەیە سێ فەقەیەکی دەرسێکی گوتپایە نەگوتپایە دەنا ئەو توانایی نەما بۆ زۆر ئەمن جەمع جامعم لە خزمەت دەخوێن مەلا عەبدوڵای خۆن مەلا عەبدوڵای پرمەمکێ ئەویش وابزانم نازانم هەر جەمع جامعی دەخوێن مختصەری دەخوێن چی دەخوێن لە خزمەتی بوو پێم وایە کۆتا فەقەی بوو پێم وایە چکون لە دواییدا مامۆستا هەر نەخۆش بوو سیحەتی تەواو نەبوو بەڵام لەگەڵ سیحەت تەواو نەبوونیش هەر حەزی لە دەرزگوتنەوە و ئەوە بۆ هەتاکوونێ مامۆستایە کات لە سلێمانیەوە نەقڵ بوو بۆ مامۆستا شێخ مامۆستا شێخ کەمالی قەرەداغی مامۆستا شێخ کەمال نەندەناسی ئەمە کە تەشەی پێ هاتوو هاتە ئێرە بۆ بە خەتیب زمانی حکومەت بوو بە نەقڵ هاتبوو شوێنی نەبوو لێ بمێنیتەوە بڵێ خانووی هەبێ و منداڵی لەگەڵدا بن ئەوە نەبوو لەگەڵ فەقیان دەماوە بەڵام کاتێک کە مامۆستا تەشریفی دەهات ئەو دەڕۆیشە خوارێ لەوێ نەدەما دەچۆ لە بن ئەو توانە لەگەڵ عەلیەدێژ و ئەوانەدا دەنیشتۆ قسەی خۆشان دەکردو هەتا دەرز دەگوتەوە دەرس تەواو دەبوو دوایە دەهاتەوە ئەویش دیسان دەرسی دەگوتنەوە کە ئەو هات حجرەکە زیاتر قەڵەباڵغ بوو مامۆستا قازی دوایە ئەوە بوو مامۆستا قازی مەلەحمەد ئەوی شەرەوە بوو دوای ژوورێکیان کردەوە لە خوارێ دادەنیشتن پێکەوە مامۆستا مەلا ئەبوبەکر و مامۆستا شێخ و مامۆستا قازی و ئەوانە فەقییان هەبوون
فەقییان هەبوون کە ئەو دەرسێکی دەگوتەوە و دەرسێکی دەگوتەوە هەرێکە دەرسێکیان دەگوتەوە بەڵام مامۆستا بەردەوام دەرسگوتنەوەکەی دەرسی شەرعی بوو دەرسی ئوسول بوو ئەوانەی دەگوتنەوە زۆری قەنەعەت لەسەر مامۆستا شێکەمالی نەبوو لەبەر ئەوەی نەیدەزانی ئەو مامۆستایە چییە و علمی تاکوێیە ئەوانە مەشهور بوو وەختێکی دەدویان بڵاو کردەوە کە نازانم چییە ئەو زۆری حەزێ نەبوو ڕۆژێکی مامۆستا هەر بۆ خۆشی مامۆستا مەلاوە بکرد لە سەد دەرسێ کوتی مەلا قادرکردن بەڵێ قوربان کوتی مەلا کەمالەکە ئەگە هاتەوە ئێرەی لێپرسەوە ئەمشتم باشە قوربان وەڵا مامۆستا ڕۆیشت و دەرستەوە بوو پاش دوای مامۆستا کە هاتەوە بکتم مامۆستا نەمگوت پرسیینەوە شتیوا لەکتم مامۆستا ئەدێرە نەگەیشتومە تم ئەدێرە نەگەیشتم ئەگە لە بۆم شەرحکەی وڵا کتێبی لێ وەرگرتم زۆر عالم بوو مامۆستا شێکەمال کە وەریگر بەبێ ئەوەی کە مطالعی کابیری لێ بکاتەوە یان شتێک بوو یەکسەر کەوتە سەر معناکردن و شەرحکردنی معنایەکی زۆر جوانی لێ داوە و کتی باشە بەدڵتە وتم بەڵێ دوای وەسفەی نەڕاکە مامۆستاتەوە وتی لێت پرسیەوە وتم بەڵێ وتی چی گوت وتم وەڵاهی ئەوە شەرحی ئەوواکە وتی دەڵێ مەلایە دەڵێ مەلایەکی باشە و مەلاشە جا لەو وەختیەوە مامۆستا دەگەڵ مامۆستا شەکەمالی عەلاقەیان خۆش بوو دەنا لە پێشدا زۆریان عەلاقە خۆش نەبوو لەبەر ئەوەی کە ناوەکیان بە دوودا بڵاو کردبووە ئیدی ماینەوە لە خزمەتی هێتاکوونێ ئەوە بەسەرداهات هاوین بەسەرداهات کە هاوین بەسەرداهات ئەمە ڕۆیشتن بۆ باڵەکایەتی و چوومە زیینوێ خزمەت مامۆستا نەسروڵڵاهی و مامۆستاش لێرە فەقیه هەر لە خزمەت بوون بەس نازانیم پێ بوون فەقیەکان جا باسی علم و تەقوات کرد دەمێ باسی ئەوەش بکەی مامۆستا کاریگەری مامۆستا لە ڕووی کۆمەڵایەتیەوە وەکو مامۆستایش ناوداری ئەوسا چەندە کاریگەر بۆلەوەی بۆن من لە سڵح ئاشتەواییان بەجێکردنی ئەو گرفتانێک کە داتن پێشێ مامەسا دیارە کەسێکی بتمانە پێکرا بوو کە شەرێک داهاتێ پێش دیانگ مامۆستا ئەو بکری بۆسیێنی کردوێتی ئەومانوە بێدێ لە مەتەقە ئێمە داوە مامۆستا بکری بۆسیێ لەو شەرعیدا بووە ئەنی تێیدا بوو مە دیارە زۆر بە مهمی وەرگراوە شەڕەکانی بە مهمی وەرگە مامۆستا دیشە بوو لە مەنتیقەی بەڵام دیارە مامۆستا زیاتر شۆرەتی زیاتر بووە کەوتە مامۆستا بکری تێدا مامۆستا بکری بۆسیێنی دیارە خەڵک سیقەی زیاتر بووە لە ڕووی کۆمەڵاتی خەڵک زۆر بتمانەی پێوە مامۆستا بکە وەنە بەنیشانێکی بێ بتمانێکی بە بتمانە بووە بەڵام دیارە عالمی دێنی مامۆستا لە هەموو شوێنە کارەوە بوو تەمەن کەم دەرامەت بوو کەم دەست بوون خەڵکەکە یا هاوکاری کردن هەموو خەڵکەش باش بەلەو خۆی بڵێ یارمەتی عالمانی داوە توانیوێنە بەدەستەی ڕاگرنەوە لە مەنتیقەی لە کوردستانی مەوا بووە الحەمدولillah باتە بە لێ مەنتیقەی ئەو حوجرانە کێ بەڕێ بردوونە هەموو خەڵکی مەنتیقەی خزمەتی کردوونە یارمەتی داون و جا بە هەر کەم و کوڕی کۆبی الحەمدولillah خوێندراوە ئەو مامۆستایان قسووریان نەکردو ئەمن بیرم دێ ئەلەو مامۆستا کە دەهات بانیان بۆ دەرسێ بە مامۆستاکات و حتا نوێژە بۆ هەر دەرسەکەی دوای نوێژانی شەر جار هەبوو دەرسی دەگوتەوە مامۆستا جا بۆ ینی بە تەمەنیش بوو بەڵام الحەمدولillah زۆر بە قووەت بوو بەهێز بوو معانوێتێکی بە قووەتی بوو مامۆستا لەو بارەوە جا الحەمدولillah مامۆستا خزمەتێکی باشی بە خەڵکی گەیاندووە شوێنەواری پەنجەکانیشی دیارە مامۆستا علمەکەش دیارە خەڵکێک لێ وەرگرتو ئیسفادەی لێ کردەوە جا الحەمدولillah بەڵام ئینسان سوپاسی خۆی دەکات دیان مردن ئەوە كل نفس ذائقة الموت بەڵام دیارە میمێ ئەوە ئینسان شوێنی خاڵی نەبێ شوێنی چۆن نەبێ بنەماڵەکەشی الحەمدولillah عالمی دینیان هەیە لە خۆی بەزیاوە لازا هەر بەردەوامان الحەمدولillah ئەومە نەوەکانیشی الحەمدولillah نەوەکەی الحەمدولillah عالمێکی باشە و وە کوڕەکانیشی شان هەموو مامۆستا عەبدوڕەحمان دیارە نەخۆشی هەدەنە ئەویش هەر عالمێکی باش بوو لە خۆی بەزێبێ هەمووی هەر خزمەتیان کردووە جا بنەماڵەکەیان جێگای ئیعتیزاز و جێگای ئیفتیخارە عنی بەڕاستی بڵێن بنەماڵی مامۆستا بەکری لەبەر تەمەن لە خزمەتی دیندا بوون خزمەتی خەڵکەکەیان کردو دەکرێ بڵێن بەرهەمی جەنای مامۆستا بوونەوانە هەوڵ تەقەڵە ئەو بووە عادی هەوڵ تەقەڵەوە بێ کە هەوڵ تەقەڵەوە بێ ئەوە نەداهاتی پێش دیارە وڵا بەرهەم تەقەڵ ئەو بووی مامۆستا بێ هیمەتی مامۆستا بووە کە توانیوێتێنەوە کوڕەکانیشی وەجار لە کوڕەکانیشەوە گوێزراوەتە بۆنەوەکانی الحەمدولillah هەر بەردەوام بووە الحەمدولillah جگە لەوەی کە قوتابی گەلێکی زۆری پێگەاندووە بڵێ جگە لەوەی کە تەڵەبێکی زۆریشی پێگەاندون خەڵکێکی زۆر ئیستیفادەی کردو خەڵکی کوردستان جا من هەموم هەر بیر نان دیارە خەڵکی دیشیە کە من ناناسی ناوتنە مەدەست بەردەوام هەبوو مامۆستاش تەمەنەکی هەبوو ماشەڵڵا تەمەنی هەبوو لە خۆی بەزیا بێنجا ئێمە کاتی گشکە بووین بەخدە من لە شێخ سوحوتەوە هاتمە ناو مەدرسە هاتم مزگەوتی ڕەشەمێریە شێخ سوحوت هاتم دیارە مامۆستا ئەو کاتی شێر مەدرسە هەبوو پێشەی مەدرسە هەبوو بەڵام جا من لە دوای دەکا دیارە بەزەکان دەگۆڕان ساڵ بەسای ئینسان دەهات زیاتر دەکرایەوە لە ناو کۆمەڵگایدا زیاتر دەزانی معلوماتی زیاتر وەردەگرە و کاتێکە من هاتن مەدرسەکەمان خوێن ئەوە دمای فەرقی مەشتەمەنێکی باشمانە بۆ کاتی ئینسان دەیزانی کێ عالمە و کێ عالم نییە و دەمان خوێن یعنی تێکۆشانمان دەکەن دیارە مامۆستا زۆر بە جوانی
خزمەتی خەڵکەکەی کردووە خەڵکی پێگەیاندووە من ببرم لێ کۆمەڵی لە مامەسایە من لە ڕەشەمەریەم دەخوێن لەو مەدرسەی مامۆستا مەلا ئەحمەدی دووگۆمان مامۆستا ئەحمەدی دووگۆمان ڕەحمەتی خوا لەبێ نەماوە کە الحەمدولله ئەوانە لە ماڵێکی عالمیان هەن لە خوای بەزێ بە عالم باشیان نەقری باسڵ سلەیمانیوانە عالمیان هەنا کە لەو دوای وەفاتی کرد الحەمدولله کوڕێکیشی هەر لە زانکۆی الحەمدولله مامۆستای دەرسووی زانکۆیە جا ئەو لەو مەدرسە بولێرەکانە بوو فقيه هەبوون جا مساعدی باشی هەبوون یعنی فقيه باش داهاتە خزمەت مامۆستا ئەبوبەکری فقيه باش یعنی کە تێگەیشتنی هەبە قووەتی هەبە داهاتە خزمەت مامۆستا دەرسی دەخوێن باش مامۆستا سپاسی جەنابەت دەکەین ئەگەر شتێکت مایە باسکەی خوای گەورە پاداشت داتەوە سپاستان دەکەم موفق میار سەرکەوتوو بن لێ شەکەتان شاسەی خودم سپاسی جەنابیشتان دەکەین کەەوە مادوونە بە خزمەتی ئەهلی عیلم و ئەهلی دین ئینشاءالله بە پاداشی گەورەتان بۆ دەنووسێ هەم لە دنیا هەم لە قیامەت جێگای ڕێز و تەقدیرشت چیترەوەی کەشانی و ئێمە لەی فێر بنەوە ئەمسا وەڵاهی وانەیەکی دیکەش لەوانەیە لە چاپێکەوتنەکاندا بۆ ئاڕکردوێت کە مامۆستا مەلا ئەبوبەکر پیاوێکی زاهید و دنیانەویست بوو پیاوێکی زاهید و دنیانەویست بوو هیچ تەکەبورێکی نەبوو دیسانەوە خاڵشی سەرەکی دەبێت لە خودی مامۆستادا هەبێ مامۆسانی ئاین بەڵێ ئەوە دەرسوانەیە بۆ ئێمە ینی وەکو یعنی جێڕاوەتەوە لەوانەیە ئەوان دیکەش بۆیان باس کرد بیکە ناو بازار ڕانیە سواری گوێ درێژێکی بووە لەو سەری لە ماڵی خۆیڕە کە تۆزێک دوور بە لە مزگەوتی گەورە پێویستە مزگەوتی پێ ئاسایی بە زۆر ئاسایی لە کاتێ پیاوی یەکەم بە لەو دەڤەرە وەکو مەزدەری بەڵێ یعنی هاوشانی خۆی نەبوونە یعنی هاوتەمەنی خۆی و هاوعیلمی خۆی لە منتیقەکەیدا نەبوونە بگرە نەک هەر لە بیتوێنە لە پشدەریش ئەو کاتە یاخود دەڵێن بە سواری عەرەبانەی بردویانە بۆ مزگەوتی یاخود لە مزگەوتی نەفس شکاندنە نەفسی ئەوە بووە بۆ دنیا نەویستیش بووە بۆ دنیا بۆ دەستخستنی دنیا و بۆی کە چاوبەرەژێری خەڵک نەبێ هیچی نەویستە لەو دنیا مثلا لەو بیتوێنە گەورەی بستعرزێکی نەبووە یعنی لە ئاخری عمریدا پێم وایە لە عمری لەوانەیە 70 ساڵی بە دوو ژووری گسکەی دەستکەوتونە لە ڕانیە دوای پاشکەوتێکی یەکجار زۆر ئەگەر ویست بای هەموو شتێکی بۆ دەکرات و زۆر جاران تەنانەت یعنی منسەبی گەورەشی بۆ خراونە بەردەم بۆەوەی کە وەریگرێوەکو قەزاوەت لە کاتی شۆڕش و ئەوانەدا ئەوانەشی وەرنەگرتوون بۆ ئەوەی خاوەنی قسەی خۆی بێت و یعنی قسەکەی نەکەوتە ژێر فەرمان و ژێر نێتی هیچ کەسێکی جا ئەو زوهد و دنیا نەویستیە کە مەسەلەی خواردنیشی زۆر زۆر سادە بووە ینی زۆر جا بابم بۆی دەجێڕامە دەیگوت وەداکیشم بۆی جێڕامە دەیگوت بە پیوازی گوتۆ شووتی ئەوە شووتیە شووتی سپی شووتێکی سپین بۆ بێن با لەگەڵ نانی بیخۆم پیاوەکی ئەوە دەیتوانی ماڵێکی دنیای زۆر بەردەست بێت و زۆر بە ڕەفاحەت و بەژیانێکی خۆشەوە بژی بەڵام دنیا نەویستی و دنیا بەکەمگری هەڵبژاردەوە طبعا ئەو معنای ئەوە نییە ئێستا فەقیری هەڵبژێری ئەگەر خۆ دنیا بێتە دەست و حەڵاڵی و کەسێکی کەسابەت بکەی و تیجارەت بکەی زۆر ئاسایە کە ژیانێکی خۆشش بژی بەس ئەو ژیانەکەی خۆی وەقف کردو بۆ تەدریس هەتا گەنج بۆ خوێندن طبعا نازانم ئەوشت بۆ جێڕاوەتەوە یان ناک ینی ماموان ئەوان بۆ من جێڕاوەتەوە کە هاتووە لە ژیرەی ڕا لەوانەیە هەر جارێک دوو جار بێتەوە هەتا نەبۆ تەمەلا نەگەڕاوەتەوە یعنی تەنانەت وازی لە مەوتنی خۆشی هێناونا بۆ خۆی باپیرەم خەڵکی جیرەیە و بۆیە لەو ماوەیدا من لە کوردستان ڕۆژهەڵات مشێک لە مامۆستاکان کە فەقیهەتی مەلا ئەحمەدی حەکیمی مەلا نەجمەدینی حەکیمی یعنی باسی لێکوتەوە مەلا ئەوبەکری جیرەی مەشهور بەس دوای هاتتە بۆفچێنی لەبەرەوەی ماوەیەک یەکەم ماوەیەک لە فترەیەک لە بۆفچێنی ماوەتەوە ناوی بۆفچێنی پێوەنجا فعلا زۆریش لە بۆفچێنی بۆ حوجرەی هەبوو عزت نفسی مامۆستا چەند و چۆن بۆی کە بۆت باسکراوی دەزانی بەڵێ مامۆستای بەڕێز ئەوە وانەیەکی دیکەیە لەوانەکان کە زۆر بەزەقی لە ژیانی مامۆستا مەلا ئەوبەکردا ڕەنگی داوەتەوە و زۆر کەس شتی لەو بارەوە جێڕاوەتەوە کە مامۆستا لە مەسلەی فتوا و لە مەسلەی کە جاران دەیانگوت شەرع محاکم و شت وەکو ئێستا زۆر نەبووە کە خەڵک هاتووە بۆ لای فەرقی لە بینی دەسەڵاتدار و بێدەسەڵاتی نەکردووە لە بینی فەقیر و دەوڵەمەندی نەکردووە هیچ باشی نەبووە لەوەی کە شەرع چی پێوتۆ چۆن ئیجتیهادی خۆی گەشتۆ بەچی ئەوەی بەیان کردووە ئەوەش ئەو دەرسمان فێر دەکات کە خوای گەورە دەربارەی زانایان دەفەرمێ الذين يبلغون رسالات الله ويخشونه ولا يخشون أحدا إلا الله يعني براستي أول جاني بابي برجستة بوا فعلا والزور شد هي دجرته ولا يعني بو كنال دروز نبي نوع ماسي شعوري كسر شبكة أجينا زۆر بە توندی بەرامبەر ئەو کەسانە وەستاوەتەوە کە بە شەرعەکەی رازی نەبوون کاتێک کە دەسەڵاتدار بوون باک و دەسەڵاتدار بوون یعنی لە تۆپدا بوون لە مەسەلەی دەسەڵاتدا دەیانتوانی زەفەری پێ بن دەیانتوانی زەفەری پێ بدەن بەڵام خوای گەورە کارێکی وا کردو هەم کەس ڕێزی لێگرتووە سەرەڕای ئەوەش کە قسەکانی ئەوە حەق و ڕەق بوونە
بەڵام لەگەڵ ئەوەشدا خەڵک تەسلیمی قسەکانی بووە لەناو کوردان جانان قسەیەکە و داوت دەستێک شەرع بیبرە خوێنی لێ نایە بەڵام ئەو کە بێم نەدووە لە ماڵ و لە سامان و لە منسەب و لەو دنیای کە لە دەستی ئەوانەدایە کە هاتون شەرع و حکمی خۆیان بێنە لای ئەوی بەبێ منەتی حکمی خۆی گەورەی ڕاگەیاندە و پەچی پێ نەکەوتووە تەوەکوڵ پشتیشتە ناخوا بوو زۆر شت دەجێڕێتەوە کە پێش ئەوەی شەرع بکرێ خەڵکە بۆ شتی بۆ هێناوە لە لاڕە ئەو لە ئەولا بە مومێدی ئەوەی شەرعەکان بەلادا بشتێنە شتەکەی هەڵگرتووە بەکاری نەهێناوە و تەماشای کردو دۆڕاندویانە و تیشتەکەشی بۆ بێنەوە کەشتی هێناوە ئەنی هەڵی گرتووە کەس دەسی لێ نەدا لەو شتەی ئەوە بەتەمای ئەوەیە دینەکەی لە ئەو بەکری بکڕن بە شتێکی بەسیط بە شتێکی بەشی کەمی دنیا ئەوەی قبول نەکردو جا ئەوە بەڕاستی دەرسێکە بۆ ئێمە ئەوەی کە خۆمان مامەسانی ئاین دەزانین لە مەقامێکداین کە خەڵک پرسیارمان پێ دەکا کە حکمان دێنتە لە فتوامان دێنتە لە یعنی بێباکانە چه حەق و چ ڕاستە ئەوە بە خەڵکی بڵێن و هیچ شتێک کارمان تێ نەکات ئێمە ئینسانی ئیمانداری مامەسای ئاینی دەبێنە ترس بێ بەڕاست مامۆستا ئاسەشی بەرزی زانستی هەبوو مامۆستا لە ڕووی تەدریس و تعلیمەوە چەند و چۆن بوو و بە شێوەیەکی گشتی قوتابیەکانی کە قوتابی گەلێکی زۆری پێگەیاندن لەگەڵ ئەوەشە منداڵەکانیشی بە هەمان شێوە ڕێنمووی دەکردن تا شکور بەڕێزشتان کردنەوەی ئەوەن با بڵێن کوڕەزای ئەوەن هەر لە ئاسەشی بەرز زانستیدان کە دەورتان هەیە ینی تەوسەی مامۆستا چۆن بوو لەگەڵتان ئەوەش بڵێن ئەمن ئەوەی کە پێم گەیشتووە هەڵوێستی باپیرم لەگەڵ باوکم لەگەڵ مامەکان دائیم هانی داون مەلا محەممەدی باوکم کە دایک توێتی محەممەد بخوێنە تۆ زیرێکی بخوێنە زۆری لێ کردووە ئەو ما عەبدوڕەحمانم کە حزوری هەیە ئێستا لەو لقاعیدا زۆر جەختی لەسەر کردوتەوە و پێی خوێندووە طبعاً پێش لە مەدرسەی مەعهەدی ئیسلامی شتووە خوێندی تا شەش خوێندوێتی دوایش هێناوێتە ناو حوجەی مەلایەتی و خوێندی پێ تەواو کردووە یعنی ئەگەر هەستی کرد بە تۆزە بێمەیلێکیان هەبا بەرامبەر خوێندن گەرمی دەکردنەوە و هانی دەدان دەبێ بخوێن هەتا مەلا ئەحمەدیشم کە پێش طبعاً لە خوێندی زراعی خوێندوێتی پەیمانگای زراعی بەڵام دوایی هەر بە بەرەکەتی باپیرەم و بە تاکیدکردنەوەی وی لەسەر خوێنی شەرعی الحەمدوللا ئەویش مەلایەتیشی دیکەی خوێندووە و مەعهەدی ئیسلامی تەواو کرد ئەویش هەرگەڕاوەتەوە کە چاوپێکەوتتان لەگەڵ کرد هەتا ئێمەشی کە دەبینی لە خوێندی دیکەی مەدرسەی لەوەش هەر تەرجیعی دەکردین ئەمە بەبینم دێ جارێکیان چوومە ڕانیا ئاخری ساڵ و ئەوانە بوو کتی چت کردووە دەرچووی دەنەچووکتم وەڵا باپیرە معفوو بووم ئەو دەمەی معفوو هەبوو کەسانەی کە زیرەک بوون ئافو عام بوون و امتحانیان نەدەداوە سەری ساڵ تیتەوەرە یعنی جگە لەو بەخشانەی کە داران دەیداینێ تۆ دەبێت هەدیەت دەمێ لەبەرەوەی سەرکەوتوو بێ لە خوێندنەکەتدا بردمی بۆ دوکانێکی و پارەی خوڕکاتەوە کتی ئەوە سێکتی وەڵاوە کوڕەکەی محەممەدیە دەڵێ ئولا بووم ئێستاشان لە بیرمەوە لە گوێمدا دەزرینجێتەوە بۆیە من دەبێت هەدێکی باشی بدەمێ لە هەموو جاران هەدی باشی دامێت کە من لە مەکتەبە سەرکەوت بووم جا ئەوە بەڕاستی وانەیەکمان داتێک کە مامۆسایانی ئاینی نابێت بێ خەم بن لە زورێتەکەی خۆیان لە ئەولادەکەی خۆیان زۆر بنەماڵی ئاینی هەبوو چەند پشت بە شێوەی مەلایەتی هاتو دوای ڕژ بۆتەوە کەسی تێدا نەماوە ئێمە زۆر هانی خەڵکمانداوە کە بخوێنن بستنە مەدرسەی ئیسلامی بستنە کولی شەریعە بستنە حوجرەکان ئاوادام بکەنەوە بەڵام نابێت کوڕەکانی خۆشمان ئاگامان لێبێ یعنی ڕاستەڕیان کەین بەرە ئەو ڕێی ئەوەش دەرسێکە بۆ ئێمە کە بەداخەوە دەبینین لە زۆر بنەماڵی مامۆسایانی ئاینیدا هەیە ئاگای لە ئەولادەکانی خۆی نەماوە نەک هەر ناخوێن بەڵکو لەوانەیە التزاماتی دینیشان وەکو پێویست نەبێت کەەوە ژوانەیەکە نابێت لەبیری بکەین کورتراوی تەواوی قسەکانی زەنای مامۆستا لە کۆتاییت وەڵا کورتراوی تەواوی مامۆستای چاک هەڵبژێرە خوێنکاری باشش پێ بگەێنە لە خواترسیش بە تەقوادار و زاهیریش بە لەو دنیای بۆ ئەوەی کە بێ بێو کەسانەی کە شایستەی ئەوە بی علمی نافع بێتە ناوسنگکرد و خی گەورە بە شایستەی ئەوە بزانێ کە کتێبەکەی وی کە علمەکەی وی لە ناوسنگدا جێگیر کات. بابم بەڕەحمەت بە دەیگوت بابم گەڕایەوە ینی باپیری من ئەوە بۆ باب میگەڕاوەتەوە بۆ منداڵەکانی خۆی مامیشم هەر بە هەمان شێوە لە زاری بابی خۆیەوە دەگەڕایەوە لە زاری باپیرم کە لەو سەردەمدا پێم وابێت لە پەنجاکان بووە بەفرێکی زۆر باریوە بەفرێکی گەورە باریوە کە پێیان گوتەوە بەفری ئەستوریان پێگوتەوە بەفرێکی زۆر باریوە هیچ ڕەشانگ نەماوە ڕەشایی نەماوە تا ئەو کێوە ئەو شاخەی کە لە دەوری ڕانیەیە بستێک ڕەشایی تێدا نەماوە بۆیە لەو کاتدا تاوان ئەو کاتی کەو زۆر بۆ باڵندەی کێوی زۆر بۆ بەتایبەتی کەو کە شوێنی ڕەشانگی نەما لە کوێستانەکان و لە شاخەکان لە برسان و لە ناچاری دێتە ناو کوێ ڕەشانگی لەبێ دێتەوێ کە لە شاخەوە تەماشایان کرد لە ناو بۆسکێن ماڵی لێن خانووی لێن ڕەشانگی هەیە کە بەفری لێ نەبێ کەو بەڕەو هاتووە بۆ ناو بۆسکێن
خەڵک کەویان گرتوون هەر بەدەست کەویان گرتو سەرمای بووە برسی بووە منداڵ توانیویانە ژن و منداڵیش توانیویان کەوەکان بگرن بەدەست بەس مامۆستا ئەو کاتە فتوا دەدا داوا لە خەڵک دەکا دەڵێ ئەو کەوە لێی قەوماوە ئەسیرە لێی قەوماوە نابێ بیگرن بەڵکو دەبێ خزمەتی بکەن ئەو ئەگەر لە خۆشی دابا لەو شاخ و کەژ و کێوە بچێڕا و بیگری بە هەر جۆرێک لە جۆرەکان بیگری قەی ناکە بەس ئێستا ئەو کەوە لە برسان و لە قەومانی خۆی هاتوتە ناو ئێمە خۆی بە بەردەرگای ماڵی ئێمەداداوە دەبێ ئێمە وەکو میوان سەیری بکەین وەکو لێ قەوما و سەیری بکەین دەبێت ڕێزی بگرین جابابم بە ڕەحمەت بێ بابیشم هەروفاتی کردو بە ڕەحمەت بێت دەیگو بابم گوتوویەتی ئەگەر مامۆستا فتوایدا خەڵکی بۆسکێن و خەڵکی منطقەکە کەس کەویان نەدەگرتن بەڵکو ئەو دانەی کە لەگەڵ مریشک و باڵندەکانی خۆیان کە هیان بوون کە دانیان بۆ ڕۆدەکردن کەو دەهاتن لەگەڵ کەوەکانی شاخ و کەژ و کێو دەهاتن لەگەڵ مریشکی ماڵان لەگەڵ مریشکی خەڵک دانیان دەخوارد و خەڵکیش ئاوا بەو شێوازە کەس دەستکاری نەدەکردن هەتا وردە دوای ئەوە باران باریوە و کەمێک ڕەشانگ پەیدا بووە کەوەکە گوندی بە چۆڵ کردووە و ڕۆیشتۆ شاخ خەڵک وەکو میوان لە سەفتوای مامۆستا مەلا ئەبوبەکر ئاوا تەعاملیان لەگەڵ کەو کردووە تەبعاً خەڵک لە قەدیمدا و لە ئێستاشدا بە تایبەتی لە قەدیمدا خەڵک زۆر مەبەستی ڕاو بووە بۆ کەوچوونە شاخ ماندووبوونیان ئەوە کردووە ینی بۆ گرتنی کەو بەڵام لەو حاڵەتەدا بەڕاستی بڵێن کە لەسەر فتوای مامۆستای وازیان لە کەو گرتن هێناوە نان خواردووە کاتێک خەڵک ئەو کاتە فەقیریش بوونە خەڵک بۆیە بەڕاستی ئەوە بەڵگەیە لەسەر کاریگەری فتوای مامۆستا کاریگەری ئەو کەسە گەورە لە ئێستادا لە ڕاستیدا ئەگەر حاڵەتێکی واڕوو بداتەوە لەوانەیە خەڵکی وامان نەبێ فتوای وامان نەبێ مفتی وامان نەبێ بەو نەوعی خەڵک پابند بێ یان خەڵکەکەش بەو نەوع پابندی نێماوە مەرجەعەکانیشمان لە ڕاستیدا لەوانەیە بەو شێوازە مەرجەعی ئاوا کاریگەرمان نەبێ بۆیە مامۆستا لە هەر جەیەک بوو بێ حجرەی کردوتەوە لە هەر جەیەک بوو بێ ینی تەنها دەگە چۆتە بۆسکێن خەڵکی هەموو لێ دەگەڕێتەوە کە چۆتە بۆسکێن پێش مزگەوت حجرەی دروست کردووە کە هاتوتە ڕانیە لە مزگەوتی گەورە بە هەمان شێوە حجرەی دروست کردووە زۆر مەبەستی تەدریس بووە بۆیە خەڵکێکی زۆر مەلای زۆری پێگەاندووە خوای گەورە لی قبولکە و سوپاس بۆ خوای گەورە لە عائیلەی خۆشیدا کوڕەکانی خۆشی هەرسێک کوڕی هەبوو هەرسێکی کردوونە مەلا و ئێستا الحەمدوللا لە نەوەی خۆی سوپاس بۆ خوای گەورە هەم کوڕەکانی مامۆستا مەلا عەبدوڕەحمان مامۆستا مەلا ئەحمەد بەتایبەتی مامۆستا مەلا عەبدوڕەحمان کە سوپاس بۆ خوای مەلاکی زۆر عالم بۆ ئیش بەردەوام فەقیه هەبوون و ئێستا مامۆستا مەلا محەممەد بە ڕەحمەت بێ کە وەفاتی کردووە سوپاس بۆ خوای مامۆستا مەلا محەممەد لە دوای خۆی کوڕێکی عالمی بەجێهێشتووە کە کاک دکتۆر کەمالە مامۆستا مەلا کەمال کە الحەمدولله مەلایەکی بە تعبیری مەلایەتی مەلایە وەسەر ڕای مەلایەتیش الحەمدولله لە بواری ئەکادیمیش دکتۆراشی خوێندووە لە شەرعدا و ئێستا ئەندامی لیژنەی فتوایە بەشێکی زۆری ئەرکی لیژنەی فتوا لە ئێستادا لە سەرشانی مامۆستا مەلا کەمال کاک دکتۆر کەمالە کە ئەوەش هەر کەنەوەی مامۆستا مەلا ئەبوبەکری بۆسکێنیە خوای گەورە جزای بەخێری جنابتان بداتەوە خوای گەورە مامۆستای ڕەحمەتیش هەموو ئەو جوهد و ماندووبوون و تەدریس و شەو نخونیە کە کردوویەتی کە بە دڵنیاییەوە لەسەر حسابی ئیسراحەتی خۆی بووە خوای گەورە لێی وەرگرێ و بۆی بکاتە توێشوی قیامەت و بەرەکەت بەسەر زوریەت و نەوە و نەتیجەشیدا بڕێژێ ئەو مەشخەڵە نەکوژێتەوە ئەو نورە لە عائیلەیان نەبڕێ خوای گەورە جزای بەخێری جنابتان بداتەوە دووبارە بەخێر بن سەر و سەرچاومان من هەر ئەوەندەم لەلایە لەسەر مامۆستا کە کاریگەری لە ڕووی کۆمەڵایەتی و فتوایەوە وە بابەتی تەدریس و حجرە و فەقەی زۆریشی ئەوە حساب ناکرێت. بەڵێ بینەرانی ئازیز و خۆشەویستی ڕچەی زانایان ئەوە ئارامگەی مامۆستای مەرحومە لە گردی فەرغا لە بۆسچێن ئەمە مامۆستا بەڕێزەمان کە زیاتر لە 83 ساڵ تەمەنی پڕ لە بەرەکەتی بوو هەموو تەمەنی بریتی بوو لە خزمەتکردن لە حوجرە و مەدرسە شەرعیەکان پلە و پێگە و پایە و خزمەتی جەنابی مامۆستا گەلێک بەرز بوو مامۆستایەکی ناودار مامۆستایەکی بۆ خودا سڵحا و مامۆستایەک بە مانای کەلیمە تووڵی تەمەنی ئەوە بوو کە
تەنها ڕازیکردنی خوددا مەبەستی بوو. مامۆستایەکی خاوەن عزت، مامۆستایەکی متەواضع، مامۆستایەکی پایە بەرز لە کۆمەڵاتی و لە ئاستێکی زۆر بەرزی زانستی. ئێمە دەخوازین و دەپارڕنەوە کە جەنایبی مامۆستای مەرحوم ڕۆحیانەتی لەگەڵ پیاوچاکان و شەهیدان و پێغەمبەران و بە خوددا سوڵحاواندا بێت. ئێمەمانش بە خزمەتی ئەو بگەێنێ دوجار مەسیری هەرێکێک لە ئێمە ئەو گۆڕە تەسک و تەنگ و تاریکەیە ئیلا ئەوەی کە فراوانی دەکا، ئەوەی کە خۆشنود یەکات بریتێ لە خوددا پەرستی بۆ خوددا سوڵحان. مامۆستا مەقامێکی زۆر بەرزی هەبوو لە دنیا بۆی کە خواجانە فەرمێ يرفع الله الذين آمنوا منكم والذين أوتوا العلم درجات. لەگەڵ ئەوەشا بەمانای کەلیمە لە خوددا ترس بوو کە دەفەرمێ إن الله إنما يخشى الله من عباده العلماء. لە خوددا ترس بۆ خوددا سوڵحا و دیندار. سوپاسی بینەری ئەوەی ئەزیز و خۆشەویستی شەکەین کە لە میانەی دوو بەرنامەی ڕابردوو ئەوەی کە توانیمان لە سەربردەی مامۆستای پایەبەرز ئاشنای خۆمان و ئێوە ئەزیز و خۆشەویستکەین. تا بێگەیشتنەوە بەخوای گەورەتان سپێرین. هەر شاد و سەرکەوتوو بن. خوداتان لەگەڵ.